بەپێی راپۆرتێکی ڕێکخراوی IQM Quality شاری هەولێر بە دووەمین پیسترین شاری عێراق و یەکەمین پیسترین شاری هەرێمدا دەنرێت. 50 کالەوەی لە هەرێمی کوردستان لە تەواوی جیهاندا هەیە 155 پەیوەندی بە خۆراکەوەیە 145 پەیوەندی بە کوالیتی هەواوە هەیە. مامۆستایەکی زانکۆش باز لەوە دەکات گازە زیانبەخشەکانی وەک دوامۆکسیدی نایترۆجین و دوانۆکسیدی کاربۆن و ئۆزۆن و چەند گازێکی تر لە ئاسێکی بەرزی مەترسیداردان. داتایەکان ئاماژە بۆ ئەکەن کە ڕێژەی دایۆکسیدەکان بە شێوەیەکی چاوەڕۆن نەکراو لە ئاسێکی زۆر بەرزدانە واتە دەتوانم بڵێم زۆربەی زۆری دایۆکسیدەکان یاخود گازەکان بە تایبەتی گازەکانی NO2 CO2 H2S CH4 PM2.5 و PM9 و ئۆزۆن تەنانەت گازی ئۆزۆنیش هەموو ئەو گازانە لە ئاستێکی مەترسیدانە بۆیە پێویستە گرنگترین ئەو هۆکارانەی کە بوونەتە هۆی زیادبوونی ئەم گازانە بە شێوەیەکی خێرا وە کوت و پڕ دەبێت چارەسەر بکرێن. وتەبێژی دەستەی ژینگەی هەرێم ئەوە ناشارێتەوەکە کەشوهەوای هەولێر پیسە. باسیش لە هۆکارەکان دەکات و دەڵێت بۆ زۆری هەریەکە لە پاڵاوگەنایەساییەکان ژمارەی ئۆتۆمبیل و کارگەکان دەگەڕێتەوە. جگەلەوەش جێبەجێنەکردنی یاسا و ڕێنمایەکان بۆ پاراستنی ژینگە کێشەیەکی تری بەردەوامی پیسبوونی ژینگەیە. ڕژێکی زۆر پاڵاوگە و کارگە و ژمارە ئۆتۆمبیلی ڕەنگە زۆر بیستربی لە شارەکانی تری هەرێم بەڵام هەموو شارەکان بە هەریەکە بە ڕێژەی خۆی هەوایان پیس بووە. ئەویش چەند هۆکارێکیە هۆکارەکانی بریتین لە زۆربوونی ژمارە پاڵاوگەکان گەنایاسەین و پابەندی ڕێنمایەکان نەبوون زۆربوونی ژمارە کارگەکان زۆربوونی مۆلیدەی گەڕەکەکان و زۆربوونی ژمارە ئۆتۆمبیل ناوشارەکان ئەوانە شەوکاری تری لە پشتەوەیە. ئۆتۆمبیل بۆ زۆرە لەبەرەوەی گواستنەوەی گشتیمان نیە. ڕێنمای ژمارەیەکی ساڵی 2020 کە هەموو پاڵاوگە نایاسایەکان پێویستە خۆیان بگونجێنن لەگەڵ ناوەڕۆکی ئەم ڕێنمایە بەڵام تا ئێستا هیچیان خۆیان نەگونجاندیە. ئەگەر خۆیان گونجان بە ئەو کارەساتەی 2 مانگ پێش ئێستا ڕوویدا 2 شەو 2 ڕۆژ پاڵاوگەیەکە سووتا ڕەنگە کارەساتەکە ڕووی نەدا بە ئەگەر ڕوشیدا بە ئەوەندە گەورە نەبا کاریگەریەکانی لەسەر پیسبوونی هەوا. بەپێی قسەی شارەزان و پسپۆڕان بێت ئەو دوو کەڵ و مادە زیان بەخشانەی کەوا تێکەڵ بە هەوا دەبن ئەوە هاوڵاتیان توش بە چەندین نەخۆشی دەکات لە نێویشیاندا نەخۆشی شێرپەنجە. بەپێی ئامارێکی فەرمی کە من لە بەڕێوەبەرایەتی تەندروستی هەولێرەوە دەستم کەوتووە تەنها لە 6 مانگی ئەم ساڵدا 550 کەس تووشی نەخۆشی شێرپەنجە بوونە. بەشێک لە هۆکارەکانی توشبوون بە نەخۆشی شێرپەنجەش بۆ پیسبوونی کەشوهەوا و ژینگە دەگەڕێتەوە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.